عزیزان لەم بەشەدا بەشی سێ و کۆتایی چاوگێڕانێکمان دەبێت بەسەر بنەماکانی استراتیژی حزبی کۆمۆنیستی ئێران بە بۆنەی ساڵیادی دامەزراندنی حزبی کۆمۆنیستی ئێران. استراتیژی ئێمە لەباری ئەخلاقیەوە گونجاوە لەگەڵ ئامانجی کۆتاییماندا. ئەرزشە ئەخلاقی ئینسانی و پێشڕەوەکان لە استراتیژی ئێمەدا ڕێزیان لێ دەگیرێت. بەڵام ئەخلاق مەفهومی واوەتری چینایەتی نییە. ئەخلاق واتە ئەخلاقی زاڵ لە کۆمەلگادا، ئەخلاقی چین لەباری ئابووری حاکم و لە خزمەت شێوازی بەرهەمهێنانی مەوجود واتە لە خزمەت پاراستنی نظامی سەرمایەداریدا. ئەم نیزامە زاتەن نائەخلاقی و نائینسانیە. ئەخلاقی بورژوازی لەسەر بنەمای پیرۆزکردنی نایەکسانی کۆمەڵایەتی، پیرۆزکردنی پەیوەندی مالکیانەی مەوجود و ڕەوایەتی دانبەکرداری ئەخلاقی چەوسانەوەی ئینسان بەدەستی ئینسان بنیاتنراوە. ئەخلاقی بورژوازی بەکارهێنانی هەموو ئامرازێک لە خزمەت پاراستنی پەیوەندی مالکیانەی مەوجوددا بە ڕەوا دەزانێت. کەسێک کە ئامانجی دەستەبەرکردنی پارەیە، مەسەلەن دەتوانێت بۆ دابینکردنی کڵاوبەرداری بکات، احتیکار بکات، اختلاس بکات و هیتر. ئەگەر ئامانج و دەستەبەرکردنی دەسەڵاتی شخصیە کەوایە پاشقولدان، پیلانگێڕی، فروفێڵ و تەڵەکە بازیش دەتوانێت ئیجازە پێدراو بێت. بەڵام ئەخلاقی ئێمە مژدەدەری ڕزگاری ئینسانە لە مناسباتی زاڵمانەی سەرمایەداری. لە ئیستراتیژی ئێمەدا دڵڕەقی درۆکردن و هەلپەرستی، شخصپەرستی جێگایەکی نییە. لە ئیستراتیژی ئێمەدا ڕەوابوونی ئامانج بەکارهێنانی هەموو وەسیلەیەک پاسا و تەوجیه ناکاتەوە بەم واتایە بەرنامەی استراتیژی ئێمە لەباری ناوەڕۆکی ئینسانی خۆیانەوە یەک جۆرن. پەیوەندیەکی ناوەڕۆکی و مەحتەوایی و معنەوی لە نێوان بەرنامەی استراتیژی ئێمەدا بوونی هەیە. هەم ئامانجی نهایی ئێمە شۆڕەنگیز و ئینسانیەوە، هەم ڕێگایەک کە بۆ گەیشتن بەم ئامانجە دەپێوین پێوانە و مەحەکێکە بۆ بەراوردکردن و هەڵسەنگاندنی ئینسانیەتی ئێمە. لێوە کە بنەمای پەیوەندی مالکیانەی بەرهەمهێنان لە نظامی سەرمایەداریدا پیرۆز و نەگۆڕ فەرز دەکرێت، دەنگدەران ناتوانن لە ڕێگای دەنگی خۆیانەوە مافی مالکیەت لە سەرمایەداران کە دەسەڵاتی ئابووریان لەدەستایە بسێننەوە. لە دموکراسی پارلەمانیدا دەنگدەران ناتوانن بنەمای ئەم پەیوەندی مالکیانە لە ڕێگای دەنگی خۆیانەوە بگۆڕن، واتە لە ڕاستیدا ناتوانن خاوەنی مافی یەکسان بن لە دیاریکردنی چارەنووسی کۆمەڵگادا. ئەو ئینسانانەی کە لە مەوقعیەتی وەک یەکدان لەباری ئابووریەوە، لە بارودۆخی ئاساییدا ئەم ئیمکانیان نابێت تا بە بارودۆخێکی یەکسانەوە بچنە ناو ڕقابەتەکانی هەڵبژاردن و لە ڕێگای ئیمکاناتێکەوە کە لە بەردەستیاندایە خۆیان بە کۆمەڵگا بناسێنن. لە ئەوە کۆمەڵگایەکدا نظامی پارلەمانی لە ڕاستیدا هیچ شتێک نییە بێجگە لە سەنەوەی مافی دەنگدان لە زۆربەی ئینسانەکان. لە ئیستراتیژی ئێمەدا گونجاوترین و لە عینی حاڵدا دموکراتیکترین ڕێگای بەشداری جەماوەر لە دیاریکردنی چارەنووسی خۆیاندا و لە حیاتی سیاسی کۆمەڵایەتی خۆیان شۆڕاکانن. نظامی هەڵبژاردننی شوڕایی یەک بە یەکی ئەم کۆمەڵگایە لە هەر بارێکەوە دەخاتە موقعەتێکی یەکسانەوە بۆ بەکارهێنانی دەنگیان لە دیاریکردنی ئاراستەی کۆمەلگا و لە بەکردەوە دەرهێنانی ئەوەی کە لە باریەوە بڕیار بدەن. لەگەڵ ئەوەدا کە لە دەورەی ئێستای پەرلەمانەکاندا وێڕای بێئاکامبوونی مێژوویان تووشی مەحدودیەتی دیکەشاتون، مەشروعەتی دەوڵەتانی پشتبەست و بە نظامی پەرلەمانی لەم سیستمەشدا بە سێ هۆکاری بنەڕەتی چۆتە ژێر پرسیارەوە. یەکەمیان بڕیاری پەرلەمانەکان کەوتۆتە ناکۆکی لەگەڵ دەنگی زۆرینەی هەرە زۆری خەڵک کە لە خیابان و لە مانگرستنەکاندا دەردەبڕدرێت، واتە مەشروعەتی پارلەمانەکان لەلایەن ئەو کەسانەشەوە کە دەنگیان پێداوە لە نێوچووە. دووهەم، کەمبوونەوەی بەشداری خەڵک لە زۆربەی وڵاتان کە جاری وهەیە کەمتر لەلانی زۆری 50% و کەسانەیە کە دەتوانن دەنگ بدەن. سێهەم، نەبوونی ئازادی هەڵبژاردن و
پێداویستی و بارودۆخێکی یەکسان بۆ بەشداران تەنانەت لە چوارچێوەی یاسا و ڕێساکانی پەسەندکراو لە نظامی پارلەمانیدا. بە پشتبەستن بەم ئوسولە سیاسەتی ئێمە لە بەرامبەر پارلەماندا لە بارودۆخێکی دیاری کراو لە چوارچێوەی تاکتیک و سیاسەتی وردی حیزبیدا لە هەر قۆناغێکدا دیاری دەکرێت. شۆڕشی کۆمەڵایەتی ببێ ڕێبەری چینی کرێکار بە ئەکام ناگات، لەبەرەوەی تەنیا چینی کرێکارە کە هیچ قازانجێکی لەمانەوەی مناسباتی بەرهەمهێنانی سەرمایەداریدا نییە و لەم نەبەردەدا هیچ شتێک بێجگە لە زنجیرەکانی دەست و پێی لە دەست نادات. بەڵام کاتێک باس لە ڕێبەری چینی کرێکار دەکەین، بابەتی ڕێبەریکردنی ئەم چینە بەسەر خۆیدانە، واتاکەی ڕێبەریکرانی پرۆسەی سیاسی کۆمەڵایەتیەکانە لەلایەن ئەم چینەوە. چینی کرێکار لێەوە کە لە کۆمەلگادا دەژیت بە ناچاری چارەسەرکردنی هەموو بابەتەکانی کۆمەلگای لە ئەستۆیە. بەڵام وەها دەور و نەخشێک لە پێشدا و بەهۆی بینای ئابووری کۆمەلگای سەرمایەداریوە خۆی لە خۆیەوە زەمانەتکراو نییە. گێڕانی دەور و نەخشی ڕێبەری چینی کرێکار لە پرۆسەی شۆڕشی کۆمەڵایەتیدا بەرهەمی توانایی چینی کرێکارە لە بەخشینی مەقبوڵیەت بە بەرنامە و استراتیژی سیاسی خۆی لای هێز و بزوتنەوە پێشکەوتووە نا کرێکاریەکان، واتە دەستەبەرکردنی توانایی لە ڕێبەریکردنی توێژ و چینە کۆمەڵایەتیەکانی ترکە بەرژەوەندیەکی هاوبەش ئەوانی لە دەوری ئاڵایەک کۆ کردوێتەوە. هێژبوونی چینی کرێکار لە عینی حاڵدا بە قەناعەت گەیاندنی چین و توێژەکانی ترە بەوەی کە چینی کرێکار ئەوان لە قەیرانە سیاسی، ئابووری، جەنگی و ئەمنیەتیەکان لە خاڵە گرنگە هەستیارەکاندا دەرباس دەکات. لەم بوارەدا سەرنج خستنە سەر جیاوازیەکانی دوو ڕوانگە گەلێک گرنگە. یەکەم ئەو ڕوانگەی کە گویا چینی کرێکار لە ڕێگای پشتبەستن بە خۆی و داکۆکی لە بەرژەوەندیەکانی خۆی لە کۆتاییدا دەبێتە نێونەری بەرژەوەندی جەماوەر، واتە جەماوەری ژێرسیستەم و چەوساوە و توێژە بینیەکانی تر. وا دووهەم ئەوەی کە چینی کرێکار لە خەباتێکی سیاسی، ئاموزشی و نەزەریدا بە ڕەچاوکردنی تاکتیک و سیاسەتی دروست و کارساز بە ئەمری بە قەناعەت گەیاندن و ڕاکێشانی جەماوەری بینی دەگاتە قۆناغی بەرپاکردنی شۆڕش. استراتیژی حزبی کۆمونیستی ئێران لە بواری بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و چین و توێژی بینیدا لەسەر بنەمای ڕوانگەی دووهەم دامەزراوە. چڕبوونەوەی استراتیژیمان لەسەر بنەمای خەباتی چینایەتی و بزوتنەوەی کرێکاری ئێمە لە ئاوردانەوە لە بزوتنەوە واقعیەکانی تر کە بە شێوەی عینی ڕیزی خەباتی کرێکاران لە دژی سەرمایەداران بەهێز دەکەن غافڵ ناکات. ئەم بزوتنەوانە وەک خەباتێکی پاک و بێگەردی چینایەتی کرێکار و سەرمایەدار بە حساب نایەن، بەڵام لەباری عینیەوە دژی سەرمایەداری. بزوتنەوەی ژنان، خەباتی ڕەوا و پێشکەوتوانەی کەمینە نەتەوەی و ڕەگەزیەکان بۆ دەستەبەربوونی مافی دیموکراتیک، بزوتنەوەی ئاشتی، بزوتنەوەی 99%ەکان، فۆرما کۆمەڵایەتیەکان، بزوتنەوەی دیفاع لە ژینگە و هیتر لە زومڕەی ئەوانن. ڕوونواشکرایە کە هەر ئاڵوگۆڕێکی بنچینەی سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی و فەرهەنگی لە مەسیری ڕووخاندنی کۆماری ئیسلامیەوە تێپەڕ دەبێت. کەوایە دروشمی ڕووخاندنی ئەم ڕژیمە لەم ئاستەدا بەشێکی گیانەکراوەیە لە ئاراستەی سیاسی و تێکۆشانی ئێمە. بەڵام ڕووخاندنی ئەم ڕژیمە بۆ ئێمە خۆی لە خۆیدا ئامانج نییە. خەبات بۆ ڕووخاندنی کۆماری ئیسلامی لە ئیستراتیژی ئێمەدا مانای چیناتی هەیە. ڕووخاندنی ڕژیمی مەوجود بۆ ئێمە خاڵی دەستپێکی حەڕەکەتە بەرەو لێسەنەوەی دەسەڵاتی ئابووری و سیاسی لە کولی بورژوازی وەک چینێکی کۆمەڵایەتی. بەڵام کۆماری ئیسلامی نەتەنیا لە ڕێگای شۆڕشێکی کرێکاریەوە، بەڵکو لە ڕێگا گەلی دیکەشەوە ڕەنگە بڕوخێت. لەوە حاڵەتێکیشدا حیزبی کۆمونیستی ئێران تەماشاگەرێکی بێلایەن و بێکردار نابێت، بەڵکو ڕاست بە ئەندازەی توانایی ڕێکخراوبوون و وشیاری چینی کرێکار و چەسپاندنی مەوقعیەتی حیزب لەنێو ئەم چینەدا هەوڵ ئەدات تا لە ناخی ئەم ڕووداوانەدا سەرکەوتوانەتر بێتە دەرێ و کاری خۆی لە بارودۆخی نوێژدا بە مەسیرە مێژوویەکەیدا درێژە پێ بدات. ئەگەرچی حەوزەی فعالیەتی دیاریکراوی حیزبی ئێمە کۆمەلگای ئێرانە و
ئەولەویەتە ئیستراتیژی و سیاسیەکانمان چالاکیە لەم کۆمەڵگایەدا، بەڵام دیاریکردنی ئەم ئەولەویەتانە ناتوانێت بە واتای مەیداندان بە هیچ جۆرە گرایشێکی ناسیۆنالیستی لە حیزبی ئێمەدا بێت. ئەنتەرناسیۆنالیزم هۆویەت و ناسنامەی ئێمەیە و چالاکیەکانمان لە ئێران بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەژێر کاریگەری مەوقعەتی جیهانی چینی کرێکار و بزوتنەوەی جیهانی کۆمونیستیدایە. خاڵی حرەکەتی استراتیژیمان بەرژەوەندی جیهانی چینی کرێکارە و لە ڕوانگەی ئێمەوە ناکۆکیەک لە نێوان بەرژەوەندی دوورمەودای بەشە جۆرا و جۆرەکانی چینی کرێکار واتە چینی کرێکاری جیهانیدا بوونی نییە. دروشمی کرێکارانی جیهان یەکگرن بۆ ئێمە نەک ڕاگەیاندنی وابەستگی معنەوی بە چینی کرێکاری جیهانیەوەیە، بەڵکو بەواتای لە دەستوری کاردابوونی کۆمەڵە کردداری سیاسی و تەشکیلاتیە لەم پەیوەندەدا. ئازیزان و بابەتەی کە بەشی سێومی ئەمڕۆتان پێشکەشکرا ئاخرین بەشی وتارێک بوو لە ژێرناوی چاوگێڕانێک بەسەر بنەماکانی استراتیژی حیزبی کۆمونیستی ئێران بە بۆنەی ساڵیادی دامەزراندنی حیزب. وادارن کە بەدڵتان بووبێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت.